سڵاوی خواتان لێبێ خۆشەویستان، خۆشحاڵم کە لە ئاژینێکی نوێوە لەگەڵتانم کەم و کوڕی جەستە نابێتە هۆکارێک بۆ ئەوەی کە مرۆڤ نەگات بەو خەون و خولیانەی کە هەیەی و نەتوانێت کاروبارەکانی ڕۆژانەی ئەنجام بدە، بەڵکو مرۆڤ هەمیشە خاوەنی ئیرادەیە و زۆرن ئەو نمونە جوانانەی کە لە سەرجەم کایەکانی ژیاندا و لە سەرجەم بوارەکاندا توانی ویانە سەرکەوتن بەدەست بێن سەرڕای ئەوەی کە خاوەن پێداویستی تایبەت بن. یەکێک لەو نمونانەی کە ئەم جارە ئێمە دەمانەوێت ئەزمموی بۆ ئێوە بگوازینەوە، یەکێک لەو خانمانەی کە توانیوێتی ڕۆڵ و کاریگەری خۆی ببینێ میواندارە و ئێمە ئەمانەوێت زیاتر بە ئەوی بناسێن و ئەزمموی ئەو بۆ ئێوە بگوازینەوە لەگەڵوانە بن. هاجر ئیسماعیل وەیس ئەحمەد لە ساڵی 1974 لە کەرکووک چاوی بە دنیا هەڵهێناوە. لە تەمەنی 3 ساڵیدا تووشی فلیجی دەبێت و توانای قاچەکانی لە دەست دەدات. بەهۆی بارودۆخی کوردستان و ئاوارەبوون لەگەڵ خێزانەکەی ڕوودەکەنا ڕۆژهەڵاتی کوردستان و پاشان کە دەگەڕێنەوە لە شاری سلێمانی نیشتەجێ ئەبن. سەرەڕای بربەستەکانی ژیانی قۆناغی خوێندنی بنەڕەتی بەسەرکەوتووی دەبڕێت، بەڵام ماوەیەک لە خوێندندا دەبڕێت و پاش 14 ساڵ دەست پێ دەکاتەوە و لە بەشی زانستەی ئیسلامیەکانی زانکۆی سلێمانی وەردەگیرێت. هەموو ساڵەکان بەیەکەمی دەبڕێت و دەبێتەوە مامۆستا لە زانکۆی سلێمانی لە بەشی پەروەردەی ئیسلامی. پاشان دوای ئاڵنگارێکی زۆر بڕوانامەی ماستەر لە وڵاتی میسر بەدەست دەهێنێت و ئێستاش وەک مامۆستای زانکۆ بەردەوامە لە پیشەکەی. مامۆستا هاجار خاوەنی چەندین بڕوانامەی نێودەوڵەتی و خەڵاتی ڕێزلێنانە و لە چەندین ڕێکخراوی نێودەوڵەتی و ناوخۆیی کاری کردووە. ماوەی 3 ساڵە هاوسەرگیری کردو لە شاری هەولێر نیشتەجێیە. وەک خۆی دەڵێت کەسانی خاوەن پێداویستی تایبەت پێویستە وەک هەرتاکێکی تر لە کۆمەلگادا ژیانی خۆیان بکەن و بەهرە و توانەکانیان دەربخەون. لەم پێناوەش زۆر کاری کردووە لەسەر هۆشیارکردنەوەی کۆمەلگا، هەروەها چالاکوانە و کار لەسەر پرسەکانی ژنان دەکات. چەندین بەهرەیتری وەک درومانی و نووسین هەیە و ئەمەش وای کردووە ببێتە ئیلهام بەخش بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت بە تایبەتی و کۆمەلگاش بەگشتی. مامۆستای سڵاو لێبێ، زۆر خۆشحاڵ بووم. تەندروستی چۆنە؟ سواز بۆخوا باشین. ئەم دیدارەمان زۆر زۆری ویست وا بوو تازێک لێم لێگرتم باشە مامۆستا هاجر بوو ئەو نەوەژغۆڵە ژیان وای پێویستە یاخوا لە شسان زۆر جاروا پێویستە کات و هەندێک شتێ لە کۆتایەکانی تەمەەن تاوینە ئەتێ فریاکەوی بە لە قاژێتە بۆی فریای زۆرترین شتکەوی بەڵام ڕەنگە قورس بێ. ناوی هەستی بڵێم یان ناوی هاجر ئەم دوو ناوە چییە کە هەستی نازناوە خۆم هەڵم بژاردووە هەڵبژاردەی خۆمە و ناویی کوردیە و پێم خۆشە هەستی پێم جوانە. هاجر باوکم ناوی لێ ناوم لەبەرەوەی هەڵبژاردەی ئەو دڵم نەهاتوە لە تەسکەرێش بیگۆڕم، بۆیە هەردوو ناوەکار و خۆی ماوەتەوە لە شوێنە فەرمیەکان هاجرە و لە ناو ڕەفیق و برادەروین هەستیە. لە کەرکووک لەداییوەی بەڵێ لە سلێمانی وانە ئەڵێتە و ئیشت لێرێ بەڵام لە هەولێردانیش پێم بڵێ شارەکانی کوردستانە بەسەر کردوێتەوە. گۆڕانکاری خۆشە یەکەم، دووهەم باشە تا ئێستا ئەو توانایم هەیە کە لە بینی ئەو شارانەیە هاتوچۆ بکەم وین بکەم. بەڵێ ژیانی مناڵیم لە کەرکووک بوو، لەوێ لە دایک بووم هەتا ساڵی 91، دواتر هاتیینە سلێمانی و ئەتر هەتا 3 ساڵ پێشتە تقریبا 3-4 ساڵ پێشتە هەر لە سلێمانی بووم و زانکۆ ئەوانم هەمووی لەوێ تاو کرد و دواتر کە هاوسەرگیریم کرد هاتمە هەولێر. ئێستا حالێن جێنشینی هەولێرم، وەزیفەم لە سلێمانیە. بەردەوام هاتوچێکم هەموو هەفتەیە محازەراتم هەیە دێم بۆ سلێمانی و ئەگەڕێمەوە. ئەمە ئەرکی قورس نەکرۆ مامۆستا؟ وەکو ماندووبوونی جەستا بەڵێ ماندوو ئەبم، بەڵام وەکو ڕوحیەت پێم خۆشە، هەرچەنە ینی پێم خۆشتر بووە گەر هەر لەو شارە بوومایەکە داوامەکەمی لێ، بەڵام جارێ زروفەکەوایە و چاکیش ئەبێتەوە ئەتر یا ئەو ئەهێنمە هەولێر سلێمانی بۆی لێبژنی ئەوەی من خۆمەچمە هەولێر یەکێ لەو دوانە گۆڕانکارێک دروستە بێ لەو بارە. مامۆستایان ئێمازین کە بەڕێستان خاوەن پێداویستی تایبەتن، ئەکرد باسێک لەوە بکەی ئەمە چۆن ڕوویدا؟ ئایا ئەمە زگماکی بوو لەگەڵتان ئەوە تا بەهۆی ڕووداوێکەوە تووشت؟ من لە تەمەنی 3 ساڵیە تووشی ئیفلیجی مناڵان بووم، هەر من نەبووم کۆمەڵێکی زۆر لە شاری سلێمانی تووشی ئەو نەخۆشیە بوون، ڕوودا و شت نەبوو. کاتە هاتبوو سلێمانی؟ نا لە کەرکووک بوون، تەمەنم 3 ساڵ بوو. ئەکاتە 77 تقریبا شکە خۆم والیدی 74م لە 77 تووشی ئەو هینە بوو. مامۆستا سەرەتا قبولکردنی ئەوە ناخۆش نەبوو یان قورس نەبوو بۆ منداڵێک کە ئەمی بەسەرا بێت لە کاتێکا پێشتر ڕەنگە بێ پێکانی ڕۆشت بێت؟ بەڵێ من خۆم پێشتر پێم گرت بۆ ئەتیادی وەکو مناڵێکی ناکەمەندام
بە پێوە ڕۆیشتم و ڕاکەڕاک طبیعی بوو هەڵسوکەوتم بەڵام ترکە تووشی ئەو نەخۆشیە بووم ئیفلیجی مناڵ کەوتم لە ئەرزە یعنی دەست و قاچم لە کار کەوت ماوەی 3 ساڵ بەو شێوەیە بووم دواتر بەڕاهێنان و عیلاجی سروشتی ئۆشتانە عیلاج طبیعیەوانە وردە هەستامەوە سەر پێ و توانیم بە پێکانم بڕۆم بەڵامەتر ڕێکردنێکی ماندوو با بڵێن نەک وەکو مناڵی تر ئەتیادی بڕۆم قاچم بە خواری ئەڕۆیشتم و بەڵامی تر زۆریش مەسافەی زۆر نەمەتوانی بڕۆم شتی قورسم ناتوانی هەڵگەرم لەبەرەوە مناڵێکی ئاسایی نەبوو مناڵێکی کەم ئەندام بووم. مامۆستا هەندێک کەس پێیان خۆش نیە وشەی کەم ئەندام بەکاربێنن لای بەڕستان ئاسایی ئەگەر ئەم وشە بەکاربێت؟ وشەی کەم ئەندام جوانترین وشەیە و جوانترین وەسفیشە بۆ کەم ئەندام لەبەرەوەی ئێمە کاتێک واتە لە کەمکردنەوەی کەم ئەندام نییە؟ بەعکسەوە وشەی کەم ئەندام پڕ بە پێستی خۆیەتی کاتێکیش کە ئەڵێن کەم ئەندام معنای ئەوە نییە تۆ مەسەلەن جەستت لێ بووەتەوە یا ئەندامێکت لەوێ بۆستەوە وەزیفەی ئەو ئەندامت لێ بووەتەوە کەم ئەندامی شتێکە ئیتر لە هەموو سەردەمێکە هەر هەبوو هەر بەردەوام ئەبێت و لە هەموو شوێنێکیش هەر هەیە بەڵام ڕەنگە ئەو ناومان ناشرین بەکارهێنابێ پێشترمە بەکارەکەی ئەوەی کە بە مروری زەمن ئەو ناوە بە ناشرینی بەکارهێنراوە بۆیە ئێمە ئەڵێ ناشرین ئەگینا کەم ئەندام وەسفێکە دۆسفی حاڵەتەیەکە هیچ پێویست ناکە بەوەی کە شەرمی لێ بکەیت من خۆم شخصی زۆر شانازی پێوەکەم. ئەم نەخۆشیت نەبوو هۆکاری ئەوەی کە ئیترواز لە قوتابخانە بێنی یان ئەو تادا ببڕێ؟ نا بەعکسەوە من هەر لە مناڵیمەوە پێشەوەی بچمە خوێندن هەستمەکەم یانی خۆم تۆزێک بەبیرم دێ تۆمۆ هەمها بووە زۆریش هاروهاج بووم حەزیشم کردووە دائیمان ئیسباتی وجودی خۆم بکەم. مناڵێکی زیرەک بووی؟ بەڵێ سواز بەخوا زیرەک بووم کاتێکش کە تووشی کەم ئەندامی بووم خەڵکی زۆر ینی ئەیانویست بمشکێننەوە من ئەویست عکسیەوەی ئەوان ئیسبات کەم چەند ئەوان ئەیانوت نوقسانە من ئەمیست ئیسباتی کەم نەخێر من نوقسان نیم بۆیە ئەمان هەمووی لە ڕەفتارەکانمان ڕنگدانەوەی هەبوو مناڵان چۆن هاروها ژیانەکرد بەسەر دار و دیواران هەڵەگژان میش ئەو هەوڵەیەم ئەیە ئەگەر چی بۆ من قورس بوو بەڵام هەوڵم ئەیە وەکو مناڵێکی ئاسایی ئەو ڕەفتاری مناڵانە بکەم. کاتە لە جاتەوەی بڕوخێنێتەوە هەوڵت یا عکسەوە زیاتر هاندەر بوو بۆی من عکسی قسەکانی ئەوان بسەلمێن و سەلماندیشم من لە مەکتەب لە خوێندنگە ڕەنگە نەمتوانی بە یاری زۆر بکەم و ڕاکە ڕاک بکەم بەڵام لەوانەکانمان زیرەک بووم زۆر ڕەنگە نەمتوانی بە بەکەفی خۆم بچمە شوێنان و وەرزش بکەمەوانە بەڵام لە ڕوویکی ترە و تعویزی ئەوم کردوێتەوە و توانیم ئیسباتی وجودی خۆم بکەم و زۆربەی ساڵان دەرەجەی باشم بوو یەکەم و دووەمەکانی پۆلەکەی خۆم بووم و زۆر جاریش خەڵاتم وەرەگرت لەبەر زیرەکی لەناو ئەو هەموو تەلەبانەیە منیان دەرەهێنا لە حەوشەی مەکتەب و تر خەڵاتیانەکردم ئەو بۆ من خۆش بوو زۆر شتی لەبیر ئەبردمەوە هیچ لەو شتانێکە لە بیری ئەبردمەوە ئەو بوو کە خەڵکی ئەیانوت نوقسانی و من ئیسباتمە کرد نەخێر من نوقسانیم ئەوە تا من کۆمەڵێ مؤهلاتم هەیە لەوانی ترانیە. مامۆستا قۆناغی مناڵی بەگشتی چۆن بوو یعنی هەم لە ڕووی خێزانیەوە هەم لە ڕووی خوێندنەوە؟ بەڵێ لە ڕووی خوێندنەوە من هەموو هەوڵێکم بۆ ئەوە بوو دائیمەن یەکەم بمون لەناو هەمووانە باشتر بم لەبەر ئەوەی کە ئەو کەم و کوڕی کە لە جستەمە هەیە بەوە من ئیسباتی کەم کە من لەوانی تر باشترم. لە ڕووی ڕەفتاری خوێندن دەوروبەرەوە بۆ من معنایەتێکی زۆر بوو چونکە سەردەمی من ئەو وشیاریەی کە ئێستا هەیە ئەو کاتانە نەبوو لەبەرەوە ئەتوانم بڵێم سەردەمی مناڵیم ناخۆشترین سەردەم بوو. لە ڕووی خێزانیشەوە خێزانی من بەدەر نەبوون لەو کۆمەڵگەی کەتیایە ئاژین کۆمەڵگەی ئەو سەردەمەش ئەو شیاریەی ئێستا نەبوون تۆزێک معاناتم هەبوو بەڵام بە مروری زەمن باش بوو ئەوانیش لەگەڵ منە چۆن من پێگەیشتم ئەوانیش پێگەیشتن و باس لەوکی معاناتەکان لە چی لایەنێکەوە بوو؟ لە ڕووی تەعاملەوە بوو بۆ نمونە چۆن ئەچوومە کۆڵان خەڵکی شتێکم بکرد بە ئەیانوت نوقسانی و ئەمە ئەوە زۆر جارانت قاچت هەبوایە دنیات ئەخوات ماڵەوەش ئەو ڕفتاران بۆ من بەکارێ هەنا بەجددیانی خوشک و براکانم هەمووی مناڵ بوون یانی وەکو مناڵی کۆڵان وا بوون ئەوانی شەر وەکو من مناڵ بوون ئەوەی لە شوێنان وەریان نەگر هەر ئەوەشیان نەکرد بەکارێ هەنا لەگەڵ منە بەڵام بە مروری زەمن هەموو ئەم شتانە باش بوونەوە. خوشکە گەورەکەم تەبان هەتا ماوەم قەرزاری ئەوم لەبەرەوەی ئەو لە ڕووی عیلاج طبیعی ئەو شتانەوە زۆر هاوکارم بوو چونە خوێندنگەشم هەر عینی هاوکارم بوو زۆر دوو خوشکی کەشم هەبوو هەر لەگەڵ چەند مەرحەلەیەک لەگەڵ ما بوون ئەوە لە من گەورەتر بوون بەڵام ئەوانش هاوکارم زۆر بوو نێکێکیان جانتای بۆ هەڵەگرتم ئەوی تریان لە ڕۆژی باراناوی قورقڕ ئەوشتانە لە کۆڵی ئەگرتم من عەرەبانەشتم بەکار ناهێنا ئەو کاتە بەڵام تر بە وەسیلانە هاوکارم بوون دایکیش ئەوە ئیتر وەسف ناکرێ
نازان من هەرچیەک بڵم دەربارەی دایک هێشتا کەمە بە ماندووبوونی بۆ منداڵ و پەروەردەکردنی منداڵ. برایەکەم زۆر هاندەر و زۆر هاوکارم بوو لەوەی کە بمکە بە کەسێک کە پشت بە خۆم ببەستم. هەر لە تەمەنێکی زۆر مناڵەوە کتێبشتی بۆی هێنام بۆی چکە من خۆشم حەزم لە خوێندنەوە بوو زۆر یعنی زیاد لە خەڵکانی تر حەزم لە ڕەنگە تەویزی و یاریکردنەوە ئەو زوڵانە وێنەکێشانم هەبوو زۆر حەزم لە وێنەکێشان بوو ئەو ئەدەواتانەی بۆ ئەکەڕیم کتێبشتی بۆ ئەکەڕیم تەنانەت من لە مەرحەلە 4 سەرەتایی ئەمتوانی جەریدە و ڕۆژنامە ئەو شتانە بخوێنمەوە هی گەورە نەکارەی مناڵان. باشە باسێک لە خێزانەکەت بکە لە کێ پێکاتون چەند خوشکێ چەند برات هەیەەوە کەی هاوسەرگیریشت با هەردوو خێزانەکە لە بیر نەکەین. خێزانەکەم تەبان خوشک و برا ئەو کاتە 3 برام هەبوو کە مناڵ بووم بەڵام دانەی چەند وەفاتیگرەوەی کاڵم زۆر خۆی گەورە لێ خۆش 4 خوشکیشم هەیە بەخۆمەوە 5 هەمویان تا ڕادەیەک لەگەڵما با بڵێن هاوکار بوون هەنگاو بە هەنگاو لەگەڵما هاتوون بەڵام من یەک کێشەم هەبوو ئەویش باوکم بەداخەوە ئەو سەردەمەی سەرەتاییم کە کچی لە مەکتب دەرهێناونەی ئەهێش بخێن منیشی وەکەوانی تر لە مەکتب دەرهێنام نەیهێش ینی بەردەوام بە لە زۆرێک لە باڵەکانیشەوە لە زۆرێک ئامۆزاکانم پورزاوینەکانم ئای لە ئێمە شەروەکۆوێ بەڵام من ئەوم قبول ناکرد ئەمیست ئەو ڕێچکەیە بشکێنم ئەوە شەر بەردەوام بووی بەردەوام هەوڵ لە هەوڵدا نابووم بۆی باوکم قەنەعەت پێ بێنم بگەڕێمەوە مەکتب دوای 14 ساڵدا بڕان قەنەعەتی هێنا و سوپاس بۆخوا متمانەی ئەو 14 ساڵەدا بڕانە چۆن یعنی ڕوویدا لە چ تەمەنێکا بوو لە تەمەنی دوای قۆناغی سەرەتایی هەتا گەشتا 26 ساڵی بەڵێ تا پۆلی 6 خوێندوێ ئەو دابڕێ بوو مای 14 ساڵ لە 11 ساڵ تا 26 ساڵی و ئەو کاتانە من دابڕابووم لە دابڕابوو لە خوێندن بەتەواوی بەڵێ لە خوێندن بەڵام لە خوێندنەوە دانەبڕابووم لە کاری وێنەکێشان دانەبڕابووم بەڵام وەرگرتنی بڕوانە لە گەشە پێکردنی خۆم دانەبڕابووم چکە من لە ڕێگەی خوێندنەوە شت زۆر فێرە بووم لەبەرە ئەو 14 ساڵم بە فیڕۆ نەڕۆژ دەتوانم بڵێم لە چەندێ لە خوێندن گەشت فێر بووم ئەوەنە من لە کتێب و خوێندنەوە و ئەو شتانە و فێری زۆر شت بووم یەکی لەو شتانەی کە فێری بووم پشتبەستن بەخۆ بوو وشیار بووم زانیاریم هەبوو دەربارەی زۆرترین شت هەر لە ڕێگەی خوێندنەوە هەیە ڕەنگە بڕوانامەیەکت باتێ زانکۆ بەڵام ئەوەی کە خۆت فێر بیت و بەدوایەکی بڕوانامەی زانکۆیە خۆت خوێندنگەکان تەنها بۆ ئەوەیە تۆ چۆنەڵی شتێکت بەدەستەوەی وەک بڵێ ئیجازەیەکە بۆی قسەی لە بوارێکا بکەیت ئەگینا ژیان زۆرترین وانە لە ژیان تۆوەری ئەگریت بۆیە من دوای 14 ساڵیش کە باوکم قەنەعەتی هێنا بگەڕێمەوە گەڕامەوە خوێندنگا و ئەو کاتێش ئیمکانیەتی باوکم وها نەبوو لەبەرەوە خانەنشین بوو پێویستم بە داهاتی دارایی بوو پارۆشت بوو بۆی مەسروفی خۆم بکەم دەسم کرد بە خەیاتیکردن بەرگدووری مەچینەیەکم کڕی ئەو کاتە بە قستیش کڕیم چۆن فێر بووی کەسە بوو لە خێزانەکەتان فێرت بکایە پێش تر چوومە هین خولێکەوە ئەوش هەر ئەو برایم کە ئەڵم زۆرمە لەگەڵما ڕۆڵێکی گەورەی هەبوو لە ژیان بەڵێ ئەو کە ئەوما بوو لە ژیانە خولێک کرایەوە بۆ فێربوونی دوورمانۆشتانە ئەتر من بەشداری ئەو خولە هەتاو پێچەش دوورمانیەکەی بۆ خۆمی ئەەکەم بەڵێ لە بیرزماوە هەر زۆربەی جلوبەرگ و شوشتی ماڵی خۆم هەر خۆم ئەیدورم و کاتە ماشەڵڵا زۆر دەزڕنگێنی لە سواز بۆ ئەوانم هەیە بەڵێ پەردەشتی ماڵی خۆم جلوبەرگی خۆم زۆر جوانە هە کەچلێک لەبەرەکەی ئەڵەن کێ دووری زۆر جار هەر خۆم لەبەرەوەی من وەزاکەشم وایە و جسمم تۆزێت تایبەتە زۆر جار جلی خۆم هەر خۆم ئەزانم بیدورم لەوانەیە خەیات نەزانێ بۆ وەسفەی کە خۆم ئەیکەم باشە پێشەوەی کە درێژە بین بە ژیانت حەزەکەم پاسێک لە هاوسەرەکەت بکەی هاوسەرگیری و چۆن یەکتان ناسی ژیانی هاوسەرگیرم لە تەمەنێکی زۆر جوانە بوو بڵێن 47 ساڵی من زەواجم کرد ئەویش ئەتوانم بڵێم جۆرێک بوو لە تەحەدا چونکە عادەتەن ژنان یا ئافرەتی کۆمەڵگەی ئێمە کاتێک ئەگەێتە ئەو تەمەنە ئەترتەوە بێ ئومێ دەبێت لە هاوسەرگیریە خود ئەڵێ ناکرێ من بەم تەمەنەوە هاوسەرگیری بکەم خاوەن پێداویست بی ئەڵەن هەر نابێت زۆر جار ئەگەر بێت و من باس لە خاوەن پێداویستی تایبەت بکەم لەو تەمەنەیە یا خود باسی زەواجیان بکەم ڕەنگە 3 بەرنامەش بەشی ناکات چونکە ئەوان معاناتیان زۆر زیاترە بەڵام لەگەڵ ئەوەشدا من ئەو ڕێچکەیم شکانە چەندە تەمەنم لە سەر و 45 ساڵیە بوو بەلامەوە تەبیعیە زەواجکردن و هاوسەرگیری و لە ڕێگەی کۆڕ و کۆبنەوەشەوە هاوسەرناسی چووکە و کەسێکی شاعیرە لەو ڕێگایەوە ناسیم و ئێتر یەکترمان بەدڵ بوو کە ئەو مبادرەی زەواجی کرد من خوێندنەوە یەکم بۆی کرد و هەستم کرد کە ئەم شخصە ئەوەیە کە لەگەڵ من ناگونجاوە و
پێک هاتین و زەواج چەندێک هاوسەرگیریتان کرد؟ 3 ساڵە بێت 3 ساڵ و 2 مانگێک. ئینشاءالله بەختەوەر و سەلامەت بن یا سپاس ڕەبی. دەکەم، سپاس بۆخوا کەسێکی ڕۆکپێکە و ئەو جۆرەیەکە یعنی من هەمیشە داوام کردووە لە خوای گەورە بیکا بە نسیبم. باشە تێڕوانینی کۆمەلگا بۆی کە ئافرەتێکی خاوەن پێداویستی تایبەت ژیانی خێزانی پێک بێنێ کە چوویتە ناو پرۆسەکەەوە وا بوو ئەوە بوو کە خەڵک وێنایەکریان زۆر بە پێچوانەوە ئەسڵەن تۆش وەکو هەر کەسێکی تر کە خێزانێک پێکهێنی مەسئولیات و هەند ماڵی خۆتت هەیەوە یعنی ئەمە هیچ ڕێگرێک نییە لەوەی کە ژیانت بە باشی بگزارێن. بێگومان ڕێگر نییە، من پێشەوەی کە هاوسەرگیریش بکەم خۆم ئەوم لەلا دروست بوو کە کەم ئەندامی بە هیچ شێوەیەک ڕێگر نیە، نە لە هاوسەرگیری نە لە خوێندن نە ئیشکردن و نە لە تێکەڵبوون بە کۆمەڵگە. ئەوەی کە ڕێگرە ژینگە و کۆمەڵگەیە، ئەوەی کە ڕێگرە ئەو کەرەستانەیە کە بۆمان دابین ناکرێ لەلایەن دەوروبەرەکەم ئیتر کاڵێم دەوروبەر ئایا خێزانەکەی خۆتە ئەو شارەیە کە تێ ئەژیان دەسەڵاتە ئەمان هەمووی ڕۆڵیان هەیە بۆی کە ئەو ڕێگریانە نەهێڵن، بەڵام تا ئێستاش هەر هەیە و تا ئێستاش هەر خەڵک هەیە ڕێچکەشکێنە و سەر ڕای معاناتی جەستەیی هەردێتە ناو کۆمەڵگەی و ئەوێ ئیسباتی وجودی خۆی بکە چونکە توانای تیا هەیە کە توانە هەبوو گونا حەبشاردرێتەوە. زۆر زەختەکەیتەوە لەسەرەوەی کە خاوەن پێداویستیانی تریژ لە ماڵەکانیانە نەهێڵنەوە ینی من بینیمە زۆر چالاکی ئەنجام خۆم ڕاهێنەرم لە بواری گەشە پێدانی مرۆیی و لە ڕێکخراوەکانی شاکار دەکەم لەو ڕێگانەوە زۆر هانی خەڵکیم داوە و پەیجەکەی خۆشم پێنجنی ئەکاونتێکی خۆمەیی شخصیە بەڵام پەیامم زۆر هەیە بۆ کۆمەڵگە بە عام و بۆ کەسانی کە مەندام بە تایبەت کە پێویستە ئەوان شوەک و کەسانی تر هیچ لەبەرەوەی خوای گەورە جیاوازی لە نێوان ئێمەیان نەکردووە کاتێکیش کە کەسێک کەم ئەندامە بێ ڕاستە قەدەرەوەی نە بەڵام حکمتێکی تایە ئەبێ ئێمە ئیسباتیکەین بۆ هەموو دنیا کە وەسائل زۆرە بۆی ئێمە بەدەستی بێنن و بتوانین توانای خۆمانی پێ دەربخەین بۆیە پێویست ناکە هیچ جۆرەکەم ئەندامێک ڕێگەر لە تۆ بکە بۆی تێکەڵ بە کۆمەڵگە بوو وەک هەر کەسێکی ناکەم ئەندام بژیت ئەتر ئایا ئەو بوارانەی کە تۆ ئیشی لەسەرەکەی هاوسەرگیریە خوێندنە ئیشکردنە هەموو ئەم بوارانە هیچ کامین نابێت کە ئەندامی ڕێگر بێت لەوەی کە تۆ بگەی بەوانە ئەوەی کەسێکی ناکەم ئەندام ئەیکە ئەبێ کەسی کەم ئەندامیش بیکە. باشە بینەوە سەر بابەتی خوێندنەکە چۆن بوو بەشی زانستی ئیسلامیت هەڵبژارد خوێندنت چۆن تاو کرد؟ بەڵێ خوێندنەکە من لە دوایەوەی کە 14 ساڵدا بڕام بە ڕێگەی ئیمتحانی خارجی کرد لەبەری فریانە ئەکەوتم ویستم ئەوەی کە ڕۆشتووە لە دەستم چووە تاویزی کەمەوە لەبەرەوەی ئیمتحانی خارجیشم کردبوو درەنگ ناوم هاتەوە لە کۆلێجی زانستە ئیسلامێک ئەو کاتە زانستە مرۆڤایەتیەکان بوو زانستە ئیسلامیەکان بەشێک بوو لەوە بەڵام هەر پێم خۆش بووە یادی وەرم گرت و کاتێکی چوومە بەردەم کۆلێج تەبان کۆلێجەکەمان 6 قات بوو بۆ من 6 قات بۆ بەشەکەیش لە قاتی شەشەم بوو بۆ من قورس بوو بەڵام ئەو طموحی کە هەم بوو زۆر لەوە زیاتر بوو کە من بیوەستێنمەوە لە هەموو ڕۆژێکیش داوامتە کرد هەموو ڕۆژ داواممە کرد هەموو ڕۆژێ 100 قادرمە سەرە کەوتم ماوەی 4 ساڵ یەک ڕۆژیش غیابم نەبوو یەکەمی کۆلێجیش بووم ماشاءالله. طبعا ئەمە ئیرادە دروستیەکە ئەمە حەز و دافعی ئەوە دروستیەکە کە تۆ ئەتەوێت بۆ خەڵکی ئیزباتکەی کە تۆ هەی بەتوانای و هیچ شتێکیش ڕێگر نییە لە تۆ کە بگەی بە ئامانج. هۆکار چی بوو کە چوونە دەرەوەی وڵات ینی بەڕاستی دوای ئەوەی کە خوێندنت بەم شازە تاوا کرد بۆ خۆی مجازەفێکی تر ئەوەیە کە یەکێ لە مجازەفەکان ترم دەرەوەی وڵات ماستەر بەدەستبێن ینی بۆ زۆر کەس کە چۆن لێها خاوەن پێداویستی بەشتیژنی ڕەنگە بەلایەوە قورس بێ بەڵام خەڵک کە ئەڵەن بەڕێستان خاوەن پێداویستی تایبەتن ئاوتونەتە دەرەوە تۆزێها پێیان سەیرە. ئەو کاتەی من شانسی ئەوەم هەبوو کە بڵێن لە کۆلێج یەکەمم هێنا تواناسازی بەرنامەی تواناسازی هاتە ئاراوە لەبەرەوەی منش یەکەم بووم لەسەر ئاستی کۆلێج ناوی منش هاتەوە بۆی بچمە دەرەوەی وڵات هەرچەندە ئەوەش بۆ قەناعەت پێکردنی ماڵەوە و باوک و برا تۆزێک قورس بوو بەڵام قەناعەتم پێهێنان سپاس بۆخوا و ڕۆشتمە دەرەوەی وڵات ماوەی 3 ساڵ تقریبان لە وڵاتی مەسر خوێندم بەڵە چەند برادێکی ترم هەبوو هەر سەر بە کۆلێجەکەی خۆمان بوو ئەوان هاوکارێکی زۆریان نەکردن بە سەراحەت من بە پشتیوانی ئەوانیشەوە زۆر ینی حەزم لێ بوو کە چوم لە وڵاتم هەڵبژاردون و خوێندنم کرد ئەوانش هاوکارم بوو هەندێک جار بازاری هەبوو زۆر شت هەبوو هاوکاریان نەکردم لەبێ و من خۆشم لە ڕوویەکی ترەوە ینی هاوکاری نەک هەر ئەو هەموو ئەوانەی کە لەوێ بوون
دائما هەوڵمەدا تەحفیزیان تەشجیعمەکردن کە قورسی ژیان ئاساییە مرۆڤ هەتا قورسی نەبینی لە ژیاندا سەر ناکەوێت. پێشوازی خەڵکی ئەوێ چۆن بوو ینی کە تۆچیتە کولتورێکی جیاوازەوە بە خوێندنیش بێ بەڵام بەرکەوتەتە بێ لەگەڵ خەڵکی ئەوێ هەر خەڵکی ئەوێ تێگەیشتون خەڵکی مەسر هەنگاوێک نەبڵم چەند هەنگاوێک وڵا لە ئێمە پێشترن ئەوان بە تایبەتی شاری قاهرە ئێمە لەوێ خوێندنمانە کرد هەرچەندە لەوێش کەم و کوڕی هەبوو بۆ کەسانی کەمەندام وەکو ئەو کەرەسە ئاسانکاریەکانی ژیان بەڵام وەکو وشیاری خەڵکەکە وشیار بوو زۆر بە دڵێکی چۆنڵی بە عقلێکی تێگەیشتوانەوە تەقبولی ئەوانە کرد کە کەماندامە بێت تێکەڵ بە کۆمەڵگە بێ لەوێش کۆمەڵێکم بینی خەڵک نابینا یاخود لەسەر کورسی بوون یا داشەقیان پێ بۆ ئەوانیش تا پلەیەکی زۆر باش ڕۆیشت بوون و ئەسڵ لە مستر زۆر پلیان زۆر لە ئێمە باشترانی نابیستی ئێمە تا ئێستا نەیتوانێت بگاتە ئاستی خوێندنی باڵە بەڵام لەوێ نابیست هەیە نابیستە و کۆلێژی پزیشکی تەواو کردووە. ینی ئەمە بەڕاستی نیشانەی ئەوەیە کە ئەو وڵاتە زۆر لە پێشە و زۆریش مراعاتی کەسانی کەمەندامەکەن. دوای ئەو ئەزمموی کە لە میسر هاتیتەوە لێرە دەست کردەوە بەچی یان من دوای ئەوەی کە ماستەرم هێنا هەستم کرد ئیتر ئەرکی من لە ئێستا بەدواوە دەست پێەکە ینی تا ئەو کاتە بۆ خۆم بوو فێربوون و هەڵدان بوو بۆی خۆم پێ بگەێنم دوای ئەوەی کە ماستەرش منە هێشتا کۆمەڵی محاولەی ترم کرد یەک لەوانەیە کە کردم دیبلۆمم هێنا لە بواری مافەکانی ئافرەت دیبلۆمی موسەغار هەر لێرە لە مستر گەڕامەوە بۆ مستر دیبلۆمی موسەغار ئەوە زۆر نییە بە سەعاتە با بڵێن ینی هاتوو چۆمە کرد ئەوەم کرد دواتر لەگەڵ ڕێکخراوەکانە پەیوەندیم بەهێز کرد و لەگەڵ ڕێکخراوە ئەجنەبیەکانیش زیاتر زۆر هەوڵمداتە وام لێ هاتێت پرۆژەم لێ وەرەگرتن و جێبەجێمە کرد لەگەڵ وڵاتەکان لەگەڵ ڕێکخراوەکانە و لەسەر ئاستی عێراقیش هەر عینی زۆر پەیوەندیەکانم پتە و کرد و ڕۆڵشتم بینی و کۆمەڵشت هەیە ڕەنگە سە بەرنمەکە بوار نەدا کە من باسیکەم بەڵام بەشداریم کردووە. لە بواری ئافرەتانیش هەر دیسانەوە زۆر هەوڵم داوە و زۆریش زۆر بەرنامەی ئافرەتان لەسەر ئاستی عێراق بەشداریم تێدا کردو ئەندامم لەو ڕێکخراوە گەورانی کە لەوێ هەن یعنی کە سیفەکەتت بۆ ناردم ئەو کاتە ئەو خۆشم بەدوای ئەوە چوم هەندێک زانیاری لەسەر بەڕێستان کۆکەمەوە ئەوەندەی ماشە ئەڵڵا ینی لێ هاتووی و توانای توی تیا بوو کە من ناتوانم بەشێکی بۆ پێگەاندنی خۆم بۆ ئەو دەورانی کە بەشداریم تێدا کردووە بەشێکشی بۆ ئەوەیە کە من بیبەخشم بۆ ئەوانی تر بۆ بەرامبەرەکەم بۆ دەوروبەرەکەم ئەوانە کاریگەریان زۆر بوو حتا و خولانش کە بینی بووم کاریگەری زۆر هەبوو لەوەی کە من یەکەم پشت بە خۆم ببەستم دووهەم لێ هاتووی ئەوەم تیا بوو کە تیا دروست کرا کە ئەو پەیامی کە هەمە بیگەێنمە بەرامبەرەکەم بیگەێنمە کۆمەڵگە ئەو پرۆژ و چالاکیانە کامانن کە زۆر شانازی پێوەکەیت و دیار بوونیان ئەوە تا بەردەوامی تۆ کۆڵنای لەسەری زۆربەی ئەو شتەیە کە زۆر شانازی پێوەکەم پرۆژەیەک بوو لەگەڵ ڕێکخراوی بریتیش کانسڵا کردم ئەم بەرنمەیە تایبەت بوو بە کەسانی کەمەندام ینی بڕگەیەک خۆی بەرنامەکە چڕوپڕ بوو بەڵام بەشێکی تایبەت بوو بە کەسانی کەمەندام چاکردنی پرۆسەی خوێندن و بەشداریکردنی کەسانی کەمەندام لە پرۆژەی خوێندن و ڕێگەگرتن لە وازهێنانی کەسانی کەمەندام لە پرۆسەی خوێندن ئەمە من زۆر دڵم پێی خۆش بوو و زۆریش کارێکی زۆریشم بۆی کرد چونکە پرۆژە بوو ماوەی 3 ساڵی خایاند لەگەڵ کۆمەڵی برادەریشترا توانیمان سوپاس بۆخوا وشیارێکی زۆر گەورە دروستکردنی چێ لەو شتانەی کە زۆر کاریگەری هەبوو لەو بەرنامە ئەو بوو لە عێراقدا لای خۆمانە لە هەرێم لە عێراق خوێندن هەتا 6 سەرەتایی تێنە ئاپەڕینە ئەچوونە بەکەلۆریەوە با بڵێن وەزاریەوە بەڵام بەهۆی ئەو بەرنمەیە کە ئێمە لەگەڵ بریتیش کانسڵاکردمان توانرا ئێستا حالیان نابیستانی عێراق ئەتوانن بەشداری لە خوێندنی با بڵێن تاقیکردنەوەی وەزاری بکەن تا ئەو کاتە نەیانەتوانی بەڵام ئێستا ئەتوانن بیکەن یەکێکی تر لەو شتانەی تر لەگەڵ هینا بوو بەرنمەیەکە کە منظمەی عربی ذوی الإعاقة پێوترێ بوورە کورتێکی تۆسی ئەو شەرعینی کار لەسەر مافەکانی ئافرەتان ئەکا و ماوەی تقریبا 3 ساڵ کەمەندامان ببوورە ماوەی 3 ساڵ و کۆمەڵێ خولمان لێرە کردەوەی چێ لەوانە یەکەم خول بوو کە UN خۆی تەمویلی کرد
و لە هەولێر کرا و ژمارەیەکی زۆر لە ڕێکخراوەکانی کوردی و عێراقیش بەشداریان تیا کرد و کاریگەری زۆریشی هەبوو لە فراوانکردنی زانیاری ئەوان و گەاندنی ئەو شتانە بۆ ڕێکخراوەکانیان و لەوێشەوە بۆ خوێندنگەکان و بۆ ناو کۆمەڵگە. ئەمە چەند نمونەیەک لەو پرۆژانی کە بەشداری تیا کردم دەستخۆشیت لێکم باسێک لە پەیوەندی کۆمەڵایەتی خۆت بکە، یعنی هەم لەگەڵ خەڵکە هەمیش لە پەیوەندی هاوڕێتیە و سەردانی ئەوانە وەک هەموو کەم ئەندامێک سەرەتای ژیانم هەرزەکاری مناڵیم تۆزێک قورس بەتەنیایی دەستی پێکرد تۆزێک قورس بوو تێکەڵبوون بە کۆمەڵگە و دانانی پەیوەندیەکان، بەڵام دواتر وردە وردەها شەرم ئەشکێ ڕێزکەشکێ بۆ نمونە تۆ جاری یەکەمە چیتە شوێنێکە ئەکەوی تۆزێک ئازارت پێگەیە، بەڵام جاری دووەم و سێم و چوارەم کە کرا ئیتر طبیعیە بێ بەلاتەوە یەکێ لەو شتانەی کە من بیدایە زۆر خەفەتم پێخوات لەناو بازاڕە ئەکەوتم یا لە شوێنان، بەڵام دواتر وام لێ هات کە ئەکەوتم نەمەهێش کەس دەستم پێوەدا خۆم هەڵەسامەوە و طبیعی بوو بەلامەوە تێکەڵبوون لەگەڵ لەناو خەڵکە بەتایبەتی ئێمە کە کەم ئەندامین لەسەر کورسین یادا شەقمان بەدەستەوەی بتێونێتەوە خەڵکێکی زۆر سیرت ئەەکەن تەماشات ئەەکەنەها ئەو تەماشاکردنە بیدایە قورس بوو بەلامەوە ئێستا ئێستار کەسێکە بینم کاتێک کە زۆر سیرمەکە خەندەیەکی بۆ ئەەکەم تێ ئەگەیانم کە دڵنییا بە وەزعم زۆر باشە چونکە ئەوەی کە سیرتەکە بەزەی پێتا دێتەوە من نامێ ئەو سێرکردن بە چاوی بەزەی بۆ کەم ئەندام ئەمە ئەوەیان من ئێمە زۆر لەگەڵ ڕێکخراوەکان چۆوانێک کە گەشتونەتە ئەو ئاستەی من کار لەسەرەوەکەین ئێمە شایانی ڕێزین ئێمە بەتوانن جیازیمانە لەگەڵ خەڵکە پێویست ناکە خەڵک بەزەیمان پێمانە بێتەوە، بەڵام ئەرکی سەرشانی هەموو خەڵکی ئەوەیە کە هاوکارمان بن ئێمە تێکەڵ بە کۆمەڵگە بین و وەکو ئەوان بژین ئێمەش ئەرکمان ئەوەیە کە خۆمان تێکەڵ بە خەڵک بکەین بەڵێ واتە ئەم ئەرکە دوولایەنەیە هەم ئێمە ئەبێ لاین خۆمانە هەوڵمان هەوڵ بین هەم کۆمەڵگەیش ئیتر ئەو تێڕوانینەی بگۆڕی و بەلایەوە ئاسایی بێت کە کەزانی کەمەندام وەکو مرۆڤێکی ناکەماندام بژیت و لە هەموو بوارەکانی ژیان بەشدار بێت. مامسا ئەو شتانی کە زۆر سەختی بۆ تۆ دروستەکەن چی بوونیان چی شتێک هەیە کە مامۆستا هاجر لی بترسیان حەزەری لێ بکات؟ زۆر پێم ناخۆشە ئەم قسەیەکەم، بەڵام ئەوە حەقیقەتێکە ئێمە تا ئێستا کۆمەڵشتی سەرەتایی هەیە کە ینی لە کۆمەڵی وڵاتانی تر هەر ئێستا باس ناکرێ هەر ئەی بە باز بکرێ، بەڵام لێرە ئەبێ باسیکەین یەکێ لەو شتانە ڕەمپایەکە بۆ من یان من وەکو کەمەندامێکی جەستە ڕەمپا بۆ من تا ئێستا لە زۆربەی هەر شوێنان نییە، کاتێک بە کورسیەوە ئەمە بچم بۆ شوێنێ ماندووبوونێکی زۆر ئەبینم کاتێک کە ئەچمە شوێن لەبەر هەمووی قادرمەیە هەمووی شوێنی بەرزی و نزمیە من ئەمێ بچمە ناو بازار ئیشی خۆم بکەم و ئەتیادی بە کەیفی خۆم پێستیەکانی خۆم دابین کەم، بەڵام ئەو توانایم نیە ئەچمە وەزیفەکەم دیسانەوە قادرمەیە ناتوانم ئەوەی کە هەمە بە ئیسراحەتی خۆم بیکەم وەکو کەمەندامێکی جەستە ئەمانە هەمووی بربەستن بۆ من بێزگەلەوەی کە بەرامبەر کاتێک ئەمەوێ ئیشێ بکەم ئەمێ بۆ شوێنێک بڕۆم ئەمەوێ ئیسباتی خۆجیت و خۆم کەم کە ئەبینن لەسەر کورسیم یەکسەر بە نەزرەیەکی بێتواناییەوە سەیرم ئەکەن، بەڵام مەجبورم لەو کاتێ یەکسەر بڵێم کاکە نەزرت با بگۆڕێ من بەوە مەبینە لەسەر کورسی من مامۆستام و مامۆستای زانکۆمەوە بۆی ئەها یەکسەر نەزرەکەی بگۆڕێ، واتە ئەومان هەیە کە خەڵک تا ئێستا ئێمە بەبێتوانە سیقەی بەوە نییە کە کەسێکی کەمەندام گەشتۆتە ئاستێکی بەرز و کەرەستەکانیش کە ئاسانکاریە بۆ ئێمە تا ئێستا زۆر لاوازە زۆر کەمە. پێت وایە ئێستا گۆڕانکاری بەسەرا هاتووە یان کەم ئەندامانە توانن لە زۆر بوارە دەرکەون ئیتر؟ کەم ئەندامی کوردستان تەحەدایەکی زۆرەکە زۆر تەحەدایەکی زۆرەکە بۆی خۆی بسەلمێنێ ئەگینا ژینگەکە تا ئێستش ئەین بەداخەوە هەمیشەوە سێرەکرێت کەمەندام بێ خێری پێ بکرێ ئەوەش بابەتێکی ترە معاشێکی بۆ بڕێتەوە لەن حکوومەتەوە کە بەشی پێ من پێم وایە ئەوانە کەمکردنەوەیە لە شانی کەمەندام بەڕاستی ئێمە ناکرێ ئێمە چاوەڕێی موچەی ڕێعایە اجتیماعی بکەین یا چاودێری کۆمەڵایەتی ئێمە ئەسڵ وایە هەر هەمومان کارمان پێ بدرێت بۆی بە ڕەنجی شانی خۆمان موچەکەمان وەرگن یا خود بینیدارە چکە زۆر کەسمانتیایە کەم ئەندام و بەڵام بە هینێکی باشی ئاستێکی باشی خوێندنی تەواو کردووە لەگەڵ ئەوشتا دوای خوێندنەکە بێ ئومێ دەکرێت لەوەی کاری پێ نادرێت ئەمەش زوڵمێکی زۆر گەورەیە لە کەمەندامەکرێت پێویستە بەڕاستی بە دەرەجەی یەکەم دەسەڵات ئیش لەسەر ئەمە بکە چونکە ئێمە وەکو کەمەندامان تەنانەت یاسای کەمەندامانیشمانداناوە بەڵام بەداخەوە کاری پێ ناکرێت. مامۆستا هاجر گەر هیچ شت نەمابێت لێرە باسی بکەین پێم خۆشە لە وێستگەیەکی ترە درێژە بە گفتوگۆکانمان بێ من تەواو گفتوگۆکان بینی حەزەکەم یانی بەڕاستی زیاتر باس لێ بکەین بەڵام کات دەرفەت بە خۆشحاڵیەوە زۆر سپاس دەکەم سەلامەتی.
مامۆستاگیان هاتوونەتە یەکێک لە پارکە جوانەکانی شاری سلێمانی پارکی دایک جا پێم خۆش بوو لێرە درێژە بە گفتوگۆکانمان بین. مامۆستا هەوڵ و ماندووبوون و ئەوەی کە کردوێتی ئەو بەرهەمانەی چنیوەتەوە لەو بوارانەی کە کارەتیا کرد و هەستت کرد و جێدەستێ کرد بەجێ هێشت بێت ینی لەو ماوەی کە کارت کردووە؟ بڵێ بێگومان لە چەند ڕوویەکەوە هەستەکەم چۆنڵە جێدەستێکم هەبووە یان سوودم بە دەوروبەرەکەم گەیاندووە. یەکێ لەو ڕوانەی کە زۆر خۆم ینی حەزی پێەکەم و شانازیشی پێوەکەم ئەوەیە کە ساڵانە من بە مەرحەلەیەکەکان هینەڵێمەوە دەرسەڵێمەوە هەر بەبینینی دیمەنم بە مۆزعە محازەرە وتنەوەم هەستەکەم هەر لەو لەحزەیە خوێندکار هاندانێکی بۆ دروستە بێت تەحفیزێکی بۆ دروستە بێت ئێنێرجیەکی لەلا دروستە بێت تاقەیەکی بۆ دێت. ئەو شتە زۆر هەستی پێکەم لەناو خوێندکارانمە هەموو ساڵێک مەرحەلەیەکەکان یەکەم محازەرەکە ئەچمە ژوورەوە هەستەکەم ئەو بێتاقەتیوێن چونکە گەنجی ئێستا بەڕاستی کە ئەچێتە زانکۆ زۆر وەکو پێشووتر ئومێدی زۆر نییە ڕووخاوە بەڵام کە ئەبینن سەرڕای ئەوەش کەسێک هەیە لەسەر کورسیە کەسێک هەیە بەوەز ئاشەوە هێشتا هەر ژیان بەلایەوە جوانە هەوڵەدا کۆششەکە هاندانێکی جوان ئەبێ بۆ ئەوان بەدەر لەمانەیش خزمە نزیکەکانی خۆم زۆریان منیان کردو بە قودوەی خۆیان بە چۆنەڵی سەرچڵی ژیانیان وانم زۆر لێ وەرەگرن لەخوا بەزیاد بێ و دەرسیشم زۆر لێ وەرئەگرن. بەدەر لەمانش من لە ڕێکخراو کارم کردووە ڕێکخراوی کەم ئەندامی نزیکەی 20 ساڵێک ئەبێ من لە ڕێکخراوی کەم ئەندامان کار ئەەکەم لەم ماوەیەدا خولوشتم زۆر کردوێتەوە بۆ کەم ئەندام و ناکەم ئەندامیش ئەم خولانە زۆربەی هەر زۆریان بابەتەکانی گەشەپێدانی مرۆیی بوونە چونکە من خۆم وەکوتم ڕاهێنەرم لە بواری گەشەپێدانی مرۆیی تەحفیزم زۆر هانم زۆر داون بۆ ئەوەی لەسەر پێی خۆیان بۆستن یەکەم دووهەم جۆ بە بربەستەکان نەدەن ئەگەر تۆ بربەست نەشکێنی هیچ شتێک نایەتە دەستەوە و بربەستیش خۆی بۆ خۆی لە خۆیەوە ناشکێ ئەبێ کەسێک هەبێ بیشکێنێ ئەم بابەتە بۆ کەمەندام بۆ ناکەمەندام جێی خۆی گرتوتەوە بەڕادەیەک جێ گرتوتەوە کەسانێک هەبوونە ساڵانێک لە خوێندندا بڕاون دوایەوەی کە جوان لە من بووە لە محازەرەیەکی من بووە لە دانیشتنێکی من بۆ گەڕاونەتەوە بەرخوێندن پاش ساڵانێکی زۆر ئەو کەسانەی کە لە کارکردن و پشت بە خۆبەستن بێ ئومێد بوون وان لێ هاتووە ئیتر پشتیان بە خۆیان بەستە و لە دوای گوێگرتن لە من دەستیان کردو بە کارکردن و ئیشکردن و لە ئێستادا ئیشی باش بەدەستیانەوەیە. مامۆستا خۆت لە زانستی ئیسلامیەکان مامۆستایت لەگەڵی شیا پەروەردەی ئاینەڵیتەوە کاریگەری ئاینی لەسەر بەڕێستان چۆن بووە؟ ئێمە ئەزین کە بەڕێستان خاتونێکی حیجابن لەگەڵی شیا مامۆستان لەو بوارەیە لە ڕووی دینیەوە چۆن ینی پێشدانەوە ئەی بوو پێش ئەوەی من بێ کۆلێجی زانستە ئیسلامیەکان خۆم هەستەکەم هەر لە مناڵیمەوە تەنانەت پێشەوەی بزانم دین چییە و شعائری دین چییە و یا معلومات لەسەر دین هەبێ هەستمە کرد پەیوەندیەکی زۆر پتە هەیە لە بینی من و لە بینی خوای گەورەیە چونکە هەستمە کرد ئەو تەحەدایەی کە لە منە هەیە ئەو بەرەنگاربوونەوەی ناخۆشیانەی کە لە منە هەیە هەمووی فەزلی خوای گەورەیە ئەمە لە مناڵیمەوە لا ئیرادی لە لام دروست بووە بۆی بۆ هەموو هەنگاوێک کە ناومە پشتم بە خوای گەورە بەستووە کە هاتوومەتە بەشی زانستە ئیسلامیەکانیش لایەنی دینیم زۆر یارمەتی دەربوو بۆ ئەوەی من یەکەم ببم بە ڕاهێنەر لە بواری گەشەپێدانی مرۆیی دووهەم بە هەموو کەسێکی بگەێنم کە ئەوە خوای گەورەیە یاسای بۆ مرافەکان داناوە خوای گەورەیە کە توانای بە ئێمە بەخشیوە لە ژیان بەردەوام بین خوای گەورەیە ئێمەی بۆ ئەوە دروست کردووە کە یەکەم بژین دووهەم بەرهەممان هەبێت لە ژیانە ئەگەر بگەڕێنەوە سەر پەروەردەی ئاین ئەمەنی شت تایە کە ئێستا بە ناوی تر هەیە لە دنیاە بۆ نمونە گەشەپێدانی مرۆیی گەشەپێدانی مرۆیی ئەگەر ئێمە تەماشای هەر ژیانی پێغەمبەر بکەین هەمووی گەشەپێدانە هەمووی لەو بوارەدایە بەڵام ناوێکی تری هەیە ئێلە ئێستا بووە بە گەشەپێدانی مرۆیی یا با بڵین بە عەرەبەکەی بکە پێوترێ تەنمیەی بەشەری تەنمیەی زات گەشەپێدانی خودی مرۆڤ خۆی هەموو ئەمانە لە ئایندا ناوی هەیە هەرچی شتێک لە قورئاندا هەیە لە ژیانی ڕۆژانەی ئێمەدا بوونی هەیە و ئەتوانین گەشەشی پێ بدەین هەرچەندە مستەڵەحەکان تازەن بەڵام بنەماکەی لە ئاینی
پیرۆزی ئیسلامدا هەیە بنەماکەی لە قورئانی پیرۆزدا هەیە بنەماکەی لەم ڕۆژانەیە من شتێکم بەرچاو کەوت ئەڵێ نازم یەکێک لە پزیشکە ئەمریکیەکان ناوەکەیم بیر نییە ئێستا بزەبت زۆر نابین بەڵام لە زاکیرەمانە ئەڵێ لە علمە دەرکەوتووەکە میوە پێشنان خواردن سوودی زۆرە بۆ ئینسان و بۆ ئەوە قورئانی پیرۆز چەندین ساڵ پێش ئێماڵێ وەفاکی هەتەن وە لەحمەن تەڕیە یعنی پێشان باسی میواکە دواتر باسی خواردنەکە جا ئەمە قیاسکە لەسەر بوارەکانی تری ژیان ئەگەر ئێمە پێغەمبەر ئیبراهیم وەکو نمونە بێنینەوە بۆ هاندانێک بۆ جوڵەی گەنجان بۆی کە بۆ نمونە ڕەخنەی هەبێ دەربارەی شتێک حەزرەتی ئیبراهیم ئەو کاتێک کە بتەکانی شکاندووە لە مستەڵەحی ئەمڕۆ پێ ئەڵێن هەرزەکار لە مستەڵەحی فقهیا فەتا بووە فەتا واتە کوڕێکی گەنج بە مستەڵەحی ئەمڕۆ هەرزەکارێک دێتەوە ینی کامڵ نییە زۆر گەورە نییە بەڵام لەو تەمەنەشدا سەیرەکەی ڕەخنەی هەبووە لە بتپەرستی ئێدە لە گەنجێکی ئەمڕۆ بپرستە کە هەرزەکار بێت ئایا ڕەخنەت هەیە لە سیستمێک لە سیستمەکانی ئەمڕۆ لە خوێندن لە ژیان لە پەیڕەوی وڵات بەڕێوەبردن کورە لە خوێندنگەکەت لە گەڕەکەکەت لە شتێ ڕەخنەت هەیە بڕوان ناکەم بزانێت چیە و چی نییە کەواتە ئاین شتیمان زۆر زۆر فێرەکە و ڕنگدانەوەی زۆر زۆر هەیە ئەگەر ئێمە محاولەکەین تەفعیلیکەین لە ناو ناوەندە خوێندنیەکانە بە تایبەتی پەروەردەی ئاین واتە زانستە ئیسلامیەکان بەشی پەروەردەی باشە وەک مامۆستای ڕەخنەت نییە لەسەر ئەوەی کە لە مەکتەبەکانە چۆن ئاین ئەخوێن بێت من لە ئێستادا حالیان سەرقاڵی نووسینەوەی بەحسێکم دەربارەی الوقاية من الإعاقة في ضوء القرآن الكريم في ضوء التعاليم الدينية إما شرط نية لآين دا باسي نوجو روجو أمشتان بكين زور شد هي لآين دا هي أتوانين جي بكينو منالي شي بيفير كين يشي لوانيك أتوانين لآين دا فيري كينوا شون منال يا خلق بباريزن لكم أندام بون نمونا من أما باسكم شون منال في أما شون للسيستمي خندنا باس كينو جي بكينوا باسی پاکوتەمیسیەکەین قورئان و حەدیثمانەیە یەک دنیاکمانەیە دەربارەی ئەوە باسەکە خۆپاراستن لە نەخۆشی یەک دنیا حەدیث و ئاەتمانەیە باس لە خۆپاراستن لەواکە خۆپاراستن لە داودەرمان و شتی بێکەڵک ئەوانەی کە زەرەرمان پێگەنێ وەرحاصل شتمان زۆر زۆر ئەتوانین هەر لە سەردەمێکی مناڵیەوە لە ناوەندە سەرەتایەکانەوە هەتا ئەگەیتە زانکۆ لە زانکۆیە ئێمە کاکە باسی ئەوواکەین چۆن ئێمە ڕێکخراوێک دانین چۆن بۆ نمونە ناوەندی خۆبەخشی دانێن ناوەندێک دانین بۆەوەی گەنج فێرکەین فێری خۆبەخشی بێت ئێ باشە ئێمە ئایا لە قورئانە لە حەدیثە هیچ بابەتێکمان نییە باسی خۆبەخشی بکە بێگومان زۆر زۆرمان هەیە یەکێ لەو شتانەی کە بۆ نمونە باس لە ئەو بابەتێکە باسم کرد ڕەخنەگرتن ئێمە ڕەخنەمە لە زۆر شتەکەین ئەی جێگرەومان چیە بۆ ڕەخنەگرتن نمونەی حەزرەتی ئیبراهیم بێنینەوە کاتێککە بدەکانی شکان ئەی جێگرەوەی چییە بۆ ئەوە ڕۆیش چوو بۆ شوێنێک سەیری کرد وتی ڕەنگە خۆر خوا بێت ڕەنگە مانگ خوا بێت گەڕا بە دوای شتا هەتا گەشتە و قەنەعەتەی کە ئەوەی کە عەرز و ئاسمان و مرۆڤ بۆ شتێکی دروست کرد و خوای گەورەیە بەدیلێکە هێنمەوە بۆ ئەوەی کە ئەیکەم بتمە پەرستنەکە خوای گەورە بپەرستن ئەی لە ئەمڕۆدا چی ئەەکەین چی ئەەکەین بۆ ئەوەی کە ئێمە ناوەندێکی فێرکاری باش دروستکەین ئەبێ بەدیلمان هەبێ ئەی چۆن بەدیلدانێن ئەبێ خەڵک پێ بگەێنین فێریانکەین لەژێر ڕووناکی ئاەتی پیرۆزەکان و ئەحادیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم نمونەیان بۆ بێنەوە لەناو گەنجام حەزە هەیە ئەوانەی کە لای ئێوە پەروەردە لەناو ئێمە باپەتێکمانەیە ساڵانە ژینگەی کاری زانکۆیی ژینگەی کاری زانکۆیی سیستمی بۆڵۆنیایە تازە هاتوۆتە ئارامی چەند ساڵێکە بەڵێ ئەو شتانەی زۆرتەیە یەکێ لە بابەتەکان یەکێ لە محازەرەکان کە 5 ساعاتە تقریباً 5 ساعات یاخود چەند ساعاتێک کە توانی پێوەی خەریک بی بابەتی خۆبەخشیە چۆن گەنج فێری خۆبەخشیەکەی بابەتێکی ترکە باسیەکەی چۆن ڕەخنە بگری بۆ نمونە چۆن تۆ فێربی ڕەخنە بگری ئایا ڕەخنەگرتن هەرەوەی تۆ جنێ و بەیونکەی یان جیاوازە لەوەی بابەتێکی تر لەوانەی کە هینیکەی چۆن مەسەل سیمەنارات محازەرە بڵیتەوە لە شوێنەکانە چۆن پشت بە خۆت ببەستی چۆن بەرامبەر قوبوڵکەی چونکە ئێستا بمانێ نەمانە اختلافات زۆر زۆرە جیاوازی زۆر زۆرە لە ئەچێتە ناوەندێکی خوێندن یەکێ لە لادێوە هاتووە یەکێ لە شارەوە هاتووە یەکێ لە شارۆچکەکان هاتووە هەرێکە لە سەقافەیەکی جیاواز هاتووە هەرێکە شتێکەڵێت چۆن تۆ معاملەی لەگەڵا بکەیت تعاملی لەگەڵ بکە چۆن قوبولی بکەی وەک ئەوەی کە هەیە نەک وەک ئەوەی کە تۆ فەرزیکەی بەسەریە
ئەمانە هەمووی بابەتی وهی نیشمان هەیە لەسەر ئەم بابەتانەش یەک دنیا حەدیث و قورئانمان هەیە دەربارەی ئەوەی کە چۆن بەرامبەر قوبوڵ بکەین یەکێ لەوانە لەکم دینکم وەلیە دینەوە قیاس کەسەر هەموو شتێک ئەو شتی خۆی هەو تۆ شتی خۆتێ قوبوڵی کەوەکەوەی کە هەیە بەبێت ژایەتی ئەمامسا لە بواری ئافرەتانە هۆکار چییە زۆرێک لەو چالاکیانی کەنجامێدی پێندی بابەتی ئافرەتانەوە هەیە لە ئەوەی کە ئافرەتان هەنگاو بنێن بێنە پێشەوە لە زۆرێک لە بوارەکانە دەرکەون و توانای خۆیان بسەلمێنن ئەمان چۆن بوو؟ ئەمەشیان بەداخەوە لە ئێستاژدا هەرچەنە ئێمە زۆر پێشکەوتوین لە چاو ساڵانی تر بەس ئەمە معنای ئەو ناگەنە کە هیچ نییە هەیە بەڵام لە چاو ئەو پێشکەوتنەی کە ئێستا ئێمە بە خۆمانەوە بینیومانە کەمترە بەڵام بوونی هەیە و ئەگەر بەراوردی شیکەین بە ساڵانێک پێشستە زیاد فەرقی کردووە لە ئێستادا ئافرەت هەیە پشت بەخۆی ئەبەستێ و بۆ نمونە داهاتی دارایی خۆی پەیدا ئەکات لە ناوەندەکانیشدا ئێمە فستیڤال و شت ئەەکەینەوە ساڵانە لەم فستیڤالەیە پێیان ئەڵێن کە توانای خۆت دەربڕە چیت هەیە دەری بڕە ئافرەتمان هەیە لە ڕووی دروستکردنی خواردنەوە توانای هەیە و باشە ئەتوانێت خواردن دروستکات و لەو ڕۆژەیە عەرزی کات و تەنانەت بشی فرۆشێ لە بواری کاری دەستیە هەمانە ئەتوانێت دیسانەوە فرسەتی ئەدەینێ ئێمە وەکو ناوەندی خوێندن وەکو زانکۆ و بە تایبەتی تریش وەکو کۆلێجی زانستە ئیسلامیەکان ئێمە فرسەت ئەدەین بۆ ئەو گەنجانە توانای خۆیان دەربڕن ساڵانە لە فستیڤالدا خەڵکمان هەیە شێوەکارە وێنە ئەکێشێ کەسانێک هەند دارتاشە بەڵام لە ڕێگەی تارتاشەوە شتی تر دروستەکە شتی زیینە دروستەکە شت دروستەکە کە خەڵک بۆ جوانکاری و ئەکسسواراتی ناوماڵ ئەیکڕێ و سوودی لێ بینی ڕەف دروستەکە ئەمانە هەمووی گەنجان ئەتوانن سوودی لێ ببین و ئافرەتانی ژنان با بڵێن بە تایبەتی ئەتوانن سوود لەم شتانە ببینن بەڵام ئەوەی لە ژنانە ڕاستی جێگەی ڕەخنەی منە لە بوارە دەعاوێکەیە بواری پێت وایە ئافرەتان کەمتر خەمن بەشداریان کەمترە ئێمە وەکو کۆلێجی زانستە ئیسلامیەکان بەڕاستی من هەیە زۆریش یان ئافرەتمان زۆر متەمەرکەوەچێگەڕین تۆ مامۆستا هۆکارەکەی ئافرەتان خۆیانن یان هەندێک جار ئافرەتی ئێمە هەرچیەک بە پرسیارەتی ماڵەوەی لەسەر ئەو زۆر قورسترا و نمونەیەکرد بۆێنمەوە مامۆستا بۆ نمونە ئەگەر دوو هاوسەر هەردووگیان لە کۆلێجی زانستە ئیسلامیەکان بن هەردووگیان مامۆستان هەردووگیان پرۆفیسۆرن پلێ باشیان هەیە ئەویان هاوسەرەکە بڵێنێکیان پیاوە یەکێکیان ژنە پیاوەکە بەڵێ بەرپرسیارەتی زۆر لەسرە بەڵام ئەوەی وا ئەکا کە ئەم ژنە لە ناوەندی داعاوی لە بەحەز دروستکردن لە بەڕێخستنی پانێڵ سیمینار و ئەم شتانە دوور کراوێتەوە مەسئولیەتی ماڵە ئەو دێ محازەرەکە ئاڵێتەوە بەڵام خێرا خەمی ئەوەیەتی خواردن لە ماڵەوە دروستکە بۆ مناڵەکانی خەمی ئەوەیەتی چۆن مناڵی ئەچێ بۆ مەکتەب مەسەلە تەنانەت ئەگە مناڵیش نەبێ خەمی ئەوەیەتی ئێستا ئەگەڕێنەوە چۆن خواردنێک حازر بێ بۆەوەی لەگەڵ هاوسەرەکە بەیەکەوە بیکەن ئەم شتانە واکە ئافرەت مەسئولیەتی ماڵەوەی لەلا گرنگتر ئەبێت هۆکارەکەی ئەوەیش چییە با من ئەوەش بڵێم زۆربەی پیاوان لەگەڵ ڕێزما بۆیان هاوکار نین لەو بوارەیە هاوکاری ئافرەت نین هەیە با من زەربی سفری نەکەم بەڵام کەمە بەشدارێکی کەمە هەرچیەک بکە ئەبێژن چێش لێنێ لە ئێستایە مع العلم پیاویش ئەتوانێ ئەو هینە بکە ئەو کارە بکات پێوەردەکردنی ماڵە حەفازە گۆڕینە شیر دروستکردنە بۆ مناڵ بەڕێخستنە بۆ مەکتەب کاکە با خواردن دروستکردنیش بە هەندێک جار بکەوێتە ئەستۆی پیاو ئەگەر لە حاڵەتێکە ئەم دوانە هەردووجیان وەزیفەیان هەیە هەردووجیان لایانی دارایی ماڵەکە بەڕادەیەکی باش وەکو یەک پڕ ئەکەنەوە ئەدەبا لە کارەکانی ماڵەوەشدا ئەو ئەرکە بۆ ئافرەتین کەن و ئەوە ئافرەت خەمی ئەوەی نەبێت چی بۆ ماڵەوە دروستکە و بتوانێت زیاتر بەشداری هەبێت لە بواری داعاویدا بواری داعاوی با پێت بڵێم هەر ئەوە نیە تۆ لە پانێڵۆینە دەورەیەک بۆ خانمانەکەمەوە دەربارەی ئەحکامی ژنان فێریان ئەەکەم و محازەراتیان بۆ ئەەکەمەوە ئەرکێکی زۆر گەورەیە یەک دنیا خەڵکمان هەیە گەنجەکان بە تایبەتی فقی ئافرەت نازانن چییە کۆمەڵێ ئەحکام هەیە پەیوەند بە گەنجیشەوە بۆ هەر ئافرەت بە گەنجیش نایزانن هینیکەن گەنجی ئافرەت با فێری ئەو بکەن پیاوان بە هەمان شێوە ئافرەت لەم بوارەیە بەڕاستی هەستەکەم تۆزێک خۆی بێبەش کردو با من زۆر هجووم نەکەمە سەر پیاوان خۆی بە دەرەجەیەک خۆی بێبەش کردو دوو هەمیشیان دەوروبەرەکەی مساعد نین بۆ ئەوە بۆم ساکاتمان زۆر نەما بەڵام پێم خۆشە پێش ئەوەی کە
لە کوتای نزیک بینەوە باسێکی ڕووداوێکی خۆش لە ژیان تاکە ڕوویابێ لەگەڵ ڕووداوێکی ناخۆش کە لە بیری نەکەی چی هەیە بۆ مام گێڕێتەوە؟ وڵی نازم ڕووداوەکان پەیوەندی بە هینێک هەبێت زۆر بە کەم ئەندامیەوە هەبێت طبعاً من کە ئەچمە ناو بازار و شوێنان پێشتر هینم بەکار ناهێنا کورسیم بەکار ناهێنە بەدا شەخ زیاتر ڕۆشتم ڕۆژێک لە ئایادە بووم سوتفە کەوتم من کە ئەکەوم ئەتیادی هەڵسمەوە گوێی نادەمێ هەڵسمەوە وەڵا لە شوێنێکە ئایادە بوو کەوتم هەستامەوە تیادی لەسەر کورسیەک دانیشتم و خۆم دەکان و هەر هیچ گوێم نەدایە تەبیعی بووم بەلامەوە سیرەکەم ژنێک لە تەنیشت بووم بە کوڵ ئەگری ئاوە جۆم لە لوشە ئەوێ ئاواکەونەکە ئەو داداوە بۆ ئەگری خێرە ئەوەم زانی مشکلێشتیە وەڵا بۆ تو ئەگریم بۆ ئەگری بۆ من هەستی بوو لەو کاتەیانی من خۆم کەوتنەکەم بەلامەوە تەبیعی بوو چکە من ڕاهاتم یعنی بەڵام کاردانی و کەسانت تو مەز ئەم ینی ئەم زۆر پێی ناخۆشە خەفەتی زۆر بۆ من خواردووە کە من گەورندا دەبوو ئەگری وەڵا گەنجێکی وەکو تو ئاوا جوان و ئاواهین ئەکەوی پێم ناخۆش بوو گریانم دێبڵ مەگری بە قوربان زۆر تەبیعی کەوتم تۆ خۆت کەوتوی لە ژیانتەوتی ئاروەڵا زۆر جار کەوتم منیش وەکو تۆ بە دوو قاچی ساغەوە ئەکەوی تەبیعی ئەگەر من بە کەم ئەندامێ قاچێکی ناساغەوە بکەم زۆر تەبیعیە بەڕاستی ئەوە لەلایەکەوە گریاندبی لەلایەکەوە پێکەنینم ئاهات کە ئەو تێڕوانینە هەیە نەک ئەوەش ینی بۆ من بگریم پێویست بە گریان ناکە ئەسڵان ئەبێت کە تۆ بینیت من بە هەوڵ و کۆششی خۆم دوای ئەو کەوتنە هەستامەوە کەوتن قورسە هەستانەوە قورسترە هەموو کەس ناتوانێت دوای کەوتن هەستێتەوە کە ئەبینی هەڵسم ئەبێت تۆ دڵت خۆش بێ بەڵام دەسەکەیتە گریان ئەمە هەستێکی تۆزێک لەلایەکەوە پێکەنینم دێ بۆی کە لەم سەردەمەشە ئەو کەسانە هەن کە ئاوها بیرەکەنەوە لەلایەکشەوە خەمبارە ڕووداوی ناخۆش تەمان ڕووداوی ناخۆشم زۆر لە باسکردن نایە بەڵام ناخۆشترین ڕوودا و کارگیز بیرم ناچێتەوە ئەوەیە کە جارێکیان لە سەرەتایی مامۆستا هەموو ڕۆژێک پێشەوەی کە تەلەبە ئیزن بن بۆ ماڵەوە بە 5 دقە بە منی ئەوت بڕۆرەوە بۆ ماڵەوە بۆی تووشی قەرەباڵغینەیە منیش مناڵم حەزم لە قەرەباڵغیە پێم خۆشە لەگەڵ مناڵە منیش بە لێشاوە وەکو ئەوان ڕاکەم بەڵام من وەکو ئەوانم بۆ ناکرێ من کەمەندامم بەڵام تەحەداکە هەر هەیە لە ناخما هەیە مناڵم حەزم لێە مامۆستا منی ئیزنە زوو بڕۆمە بۆی تووشی قەرەباڵغی نەبم منیش وەستاوم لای دەرگای دەرەوەی خوێندنکەکە بۆی مناڵ هات من لەگەڵ ئەوانە منیش بەڕاکردن چاڕێوان کە بۆی مش لەگەڵ ئەوانە ڕاکەم ڕۆژێکی باراناوی بوو لەگەڵ ڕاکردنەکەی منە بارانێکی زۆر لە بەردەم خوێندنگەکە کۆبوو ئاوێکی زۆر وەڵا هەر کە ڕۆشتم بە ئاوەکەی تومەس قاچم بێهێزە بێتوانایە لە ناوڕاستی جادەکە کەوتم ڕێک نقم بووم لە ناوەکە بەس ئەمە نەی سرم بە دەرەوە بوو لە تەنیشتیشمەوە یەک منشەی گەورە سیارەی گەورە وا بەڕێوەیە من نابینێ خەریکە دێ بەرەو لای من لە ناو ئاوەکەیە پەلە قاژێمە جانتاوشتم هەمووی کەوتۆتە ناو ئاوەکەوە بەڵام لە بەرامبەر مەکتەبەکەمان چایچیەکی لێ بوو کوڕێ گەنج ئاگای لە من بووکە کەوتمە ناو ئاوەکەەوە گیانم بۆ هاواری کرد گەشتە نزیکی پاسەکە بڵێن منشەکە بینێکی گەورە بوو ئەوە من ئەکەوم لێرە کەوتم لە ناو ئاوەکە پەلە قاژێمە ئەمەوێ هەستمەوە ناتوانم قاچم تەزیەوە زیتیانە سیارەکەی لە نزیک منەوە ڕاگرت باش بوو فریاکەوتە گە فریانەکەوتە ڕێک بە سەرماتیە پەڕی چای چێکەیش هەروەکو چۆن چۆلەکەیەک هەڵەگری لە ناو دەریەکەی ڕێک ئاوە منی گرت و لەسەر کۆڵی دامینە و جانتاکەش میاڵگرت بەڵام خەفەتم زۆر خوارد لە بەرەوی جانتاوشتەکانم هەمووی تەڕ بوو گیانیشم هەمووی تەڕ بوو و حەزمیشم بچوو بوو بۆ یاڵێ وەکو چۆلەکەی چۆن چۆلەکەیەک هەڵگرێ ئەو لەختەیەم قەت لە بیر ناچێتەوە چونکە من حەزم کرد وەکو ڕگەبێکێک بوو لەو ڕووداوانەی کە بەسەر ژیان تا هاتە ئەمە شتێکی بەسیتە شتی ترم زۆرە بەڵام معاناتم زۆر بوو خەفەت لەوە ئەخۆم من ویستم وەکو مناڵانی تر بم وەکو تۆشەکوەر کەسێکی تر ئاسایی ئەو هاروهاجیەی کە لە مناڵە هەیە چونکە من زۆر یەکێ لەو شتانەی کە هەم بۆ زۆر جار بە مناڵی ئانوت پیانەوتم ئەگەر قاچە هەبووە دنیاتە خوارد هۆکارەکەی چی بوو ئەو ڕەفتارە بوو کە کردم من حەزمە کرد وەکو مناڵی تر ڕاکەم بجوڵێمەوە هاوارکەم خۆشی بکەم لەبەر بارانە بجوڵێمەوە بەڵام
چێژم لە خۆشیەکەی نەبی شوێ ئێمە مناڵێکمان پێ تەندروستەکە قسەنەکە و دانیشە و عاقڵ بێ بەڵام خۆی ڕاستیا بەڕاستی منداڵێک من ئەو مناڵە بووم کە لادەر بووم زۆر جوڵم هەبوو مناڵ هەربێ عجولی تیا بێ مناڵی خۆی بکە بەڵام بەداخەوتی ڕوانێنی ئێمە ئاو هایە ئەستا باش بووە ئەوش باش تازە فەرقی کردووە مامۆستا لە کۆتایی یامێ پلان و با بڵم خەونی تۆ بۆ داهاتوو ئەتەوێت چی بکەیت ئەتەوێت چ شتێک هەیە کە ئەتەوێت تاویکەی بۆ نمونە پلانت هەیە دکتۆرا بەدەستبێنی ڕاستەکەی وەڵی تا لە پرۆژەی تر و کار و تر بەڕێوە بێت ڕاستێکی مۆزۆی دکتۆرا یەکەم کاتی زۆر ئەوێ ئەگەر من بمێ دکتۆرا بخێنم خۆی طموحم هەیە حەزیشەکەم احتیمالیشە بخوێنم بەڵام پێم خۆشە ئەو کاتێک کە من بە خوێندنی دکتۆراوە سەرفیەکەم کە تەنها سوودی بۆ خۆمە حەزەکەم ئەوەش بیڵێم دکتۆرا شەهادەکەم بەرزەکاتەوە موچەکەشم لەوانەیە چەند شتێک بچێتە سەری بەڵام ئەو سوودەی زۆر بۆ دەوروبەرەکەم نابێت پێم خۆشە ئەو کاتانەی کە بۆ دکتۆرا سەرفیەکەم هەتا قووەت و تاقە و توانام هەیە بۆ ئەو جیلەی کە ئێستاوە ئەگەر فریانەکەوین بەرەودا ڕمان ئەڕوا بەڕاستی پێم خۆشە بۆ کاتە پێت وایە ئەو خزمەتێکی گەورەترە من هەستەکەم ئەمە خزمەتێکی گەورەترە و هەستەش ئەەکەم کە من شتم تایە حەز ئەەکەم بە گەنجی بیبەخشم لەوانەیە لە کەسێکی هاوتەمەنی مندا نەبێ ئەو شتە بەڵام من تیامە هەیە ئەو توانایم تایە هەیە حەزەکەم لەگەڵ گەنجان زۆر هەڵسو کەوتکەم بە تایبەتی ئێستا پڕ بەدڵ حەزەکەم هەموو ساڵی مەرحەلەیەکی زانکۆ هی کۆلێجەکەمان ببەخشن بە من بۆی هەر لە سەرەتای ساڵەوە من فێریان بکەم کە خوێندنیان لە بەرچاو نەکەوێت و هەوڵ بدەن پشت بە خۆیان ببەستن لەسەر پیەکانی خۆیان بوەستن ئەتیمات بکەنە سەر خۆیان بۆ ئەمە بەستەش طبعاً سیستمی بۆلۆنیا و ژینگەی کاری زانکۆی زۆر یاریدەدەرە بۆ ئێمە بتوانین ئەو پەیامە بگەێنین پلانەکانی من ئەوەیە تا ئەو ساڵانەی کە لە ناو زانکۆیا بم هەموو ساڵێ بتوانم چالاکیم هەبێ بۆ گەنجان کاتەوە ساجر ناوەسە لە چالاکیەکانی بەس بوارم بدرێتێ شوێنەکانی تریشە لە شوێنی تریشە لە ڕێکخراوەکان من هینم هەیە ئەندامێتیم هەیە لە کۆمەڵی ڕۆژ یەکەم کۆمەڵی ڕێکخراوەکە بۆ کەسانی کەم ئەندام دامەزراوە لەگەڵ ئەوانە پێشتر چالاکیم هەبوو بۆ لە مەودواش ئینشەڵڵا ئەبێت چالاکی کاشمان زیاتر بریتە بێ لە گەشەپێدانی مرۆیی واتە دروستکردنی کادر دروستکردنی گەنجی چالاک دروستکردنی گەنجی کەم ئەندامی پشت بەخۆ بەست زیاتر ئەولانە و خانمانیش زۆر من گرنگیان پێ ئەدەم و حەز ئەەکەم بە تایبەتی خانمانی ژن ئیتر بە شەرم تێپەڕێت بابەتی ناتوانم تێپەڕێنن بابەتی عیبە و خەڵک سیرمەکە ئەمانە هەمووی تێپەڕێت هەوڵە دەم لە ماوەی ئەم تەمەنەی کە ماومە ئیتر هەموو گەنجێک بە ژن و بە کوڕەوە فێریان کەم تێکەڵ بە کۆمەڵگە بن و ببن بە تاکێک کە ئیتر پشت بە خۆیان ببەستن ژیان بەوە تێناپەڕێکە تو هەتای پشت بە دایک و باوک ببەستی و بە دەوروبەر ئەبێ خۆت دروستکەیت و هەتا مردن محاولەکەی خۆت پێ بگەێنی و ئەتیماتکەیتە سەر خۆت مامۆستا من زۆر خۆشحاڵ بووم ئومێ دەکەم ینی ئەم بەرنامە بوو بێتە ئیلهام بەخشێک بۆ ئەو کەسانی کە ئێستا لەو پەڕی بێئومێدی و بێهیواییە من خۆم کۆمەڵێک وزەی ئەرێنیم لە تەوەرگم بە هیوای ئەوەی کە بینەرانی بۆ بینەرانیش بە هەمان شێوە بووبێ زۆر خۆشحاڵ بووم سپاس دەکەم من سوپاسی ئێوەکەم چونکە بەڕاستی بەشێک لەو شتانەی کە هەیە کە کۆمەڵگە وەریگرێت ئەوەیە کە ئەعلام گرنگی بە کەسانی کە ئەندام بدات من دڵنیە من و دوانی وەک من و چواری تر وەکو من ئەگەر لە ئەعلامە زەق بکرێتەوە ئیتر خەڵک بێ ئومێد نابێت لە توانای کەم ئەندامان چونکە گرنگترین گەورەترین مشکلەی ئێمە ئەوەیە خەڵک متمانەی نییە بە توانای کەم ئەندام لە کاتێکدا کەم ئەندام زۆر بەتوانای ئەگەر بواری بدرێتێ من سوپاسی ئێواکەم ئومێد دەکەم ئەمە کۆتابین نەبێت کە لەگەڵ کەم ئەندامانە ئەیکەن بەرنمەکانی تریش بە هەمان شێوە نەکار ئەم بەرنامەی بەڕێزی سپاس دەکەم مامۆستاگیان ئەزیزانێمە بەخوای گەورەتان دەسپێرین بە هیوایەوەی کە هەموو لایەکتان باش بن خواتان لەگەڵ